ژاربیانی تۆ باشتر وەک تۆ ئاماژەت پێکرد لە حکامی و شەپۆ لە بارانبارینە بەلێزمەی کە بەشە لە ناوچەکانی نێمی کوردستانی گرتەوە لە چەند سەماڵ بە گوێرەی داتاکانی بەڕێوەبەرایەتی گشتی کەژناسی و مەلەرزانیێری کوردستان زۆرترین بڕی دابارینی بارانبارین چەند سەماڵی گرتوتەوە کە بە گوێرەی داتاکانی ئەوان لە کاژمێر نوێی سەر لەبیانی سیوەکی مانگ تاوەکو کاژمێر نوێی شەوهاتا لە ماوەی 12 کاژمێردا لە سنووری قەزای چەند سەماڵ 43 ملین بارانباری وەک بوو ئامارەی ئەوانیش زۆرترین ڕێژەی دابارینی بارانبارین لە سنووری چەند سەماڵ بووە کە لە ماوەی 12 کاژمێرە لە چەندین کاتی جیاواز بەوەی بەلێزمەی و بەخوڕی بارانبارینەکەەوە لاپاو دروست بوو من ئێستا لە نێو بەڕێوەبەرێتی ڕۆشنبیری و نێری چەند سەماڵم دیارەیەکێکە لەو شوێنانی کە بەوەی بارانە بەلێزمەکەی دوێنێەوە ئاوێکی زۆر چۆتە ناو بیناکەوە لەسەر لە بەیانی زۆوە فەرمانبەران و کارمەندانی بەڕێوەبەرایەتەکە سەرقاڵی دەرکردنی ئاوی نێو بەڕێوەبەرایەتەکەن ئەگەر دەرفەتە منەوە هەوڵەدەم فەرمانبەرەکان خوا وەرگرم کە ئەمانە ساڵانە معاناتیانێ بەدەست ئەوەی کە ڕێژێکی زۆر ئاوچێتە نایەوە سڵاو دەبێت لە فەرمانبەرەکان کە سەرقاڵی پاکردنەوەی نێو بەڕێوەبەرایەتەکە بوو بیناکەیەوە گرفتی چیەوە لەگەڵ دابارینی ڕێژێکی بارانبارینایەوە بێ سەرقاڵی پاکردنەوە و دەرکردنی ئاوڕۆ بینایی ئێمە ئەوەیە کە ئەو ئاوەی کە لە مەخان دێتە خوارەوە زیاتر لە بەرزم دایرێمیان کۆبێتەوە ئەو زێرابش کە کراوە سنووقەیە مەترونیوە کە مەترونیوەکی تەحملی و ئاوەی مەخان ناکە ئێمە داواکاری لە شارەوانی ئەگە بتوانێت لە بەردەم قایمەتەوە تاگاتە دەچووی لە ماڵ کاکەریم ئاغا منهۆڵێکی گەوری بکردایە بۆی کەم ئەوە نییە نەچێت سەر ئەوە لەسەر تێپەڕێ بچێت بۆ شەمەکەی کەوا ئاوڕێی فەرمانبەرەکان سەرقاڵی پاکردنەوە گەیستی جارە هیچ زیانێکی گەیاندووە بە بەشەکانی نێو بیناکە وڵای هەندێک لە ژوورەکانمان ئاوی تێچ و بە تایبەتی هۆڵەکەمان چووکە فەرشیتایە و کەمێک لە فەرشەکان تەڕ بووە ژووری مدیریشمان تەڕ بووە و ئاوێکی زۆریش کەوتوتە ناو منهۆڵەکان هێنا مەدخەلەکان و ئێستاکە حالێ وا کارەکان عەفو فەرمانبەرەکان خەریک باشەکەن بژارم ئاماژە بۆ بکەم جگە لە بینای بەڕێوەبەرایەتی ئاو چۆتر نێو ژمارەیەکی زۆری ماڵەکان لە گەڕەکە جیاوازەکانەوە هەر لە ناحەیە ئاغجەلەر بەڕێوەبەری ناحەیەکە بە هێنارفی ڕاگەیان کە زیاتر لە 50 ماڵ ئاو چۆتە نایەوە و زیانی مادی زۆری پێگەیاندون وا بڕیارە ئەمڕۆ لیژنەیەکی تایبەت پێک بێنرێ بۆ تۆمارکردنی ئەو زیانە مادیانی کە بەر ئەو ماڵانە کەوتون و هەر لە ئاکامی لاپاوەکەی دوێنێدا بۆ ماوەی نزیک بە کاژمێرە ڕێگای سەرەکی کەرکووک سلێمانی داخراوە لە هەندێک گوندی سنووری زەی بچوو کاکەوێتە سنووری ناحەی ئاژەلەرەوە بەوەی بە لێزمەی بارانبارین و دروستبوونی لاپاوە ئاژەڵی چەند جوتیارێک ئاو بردوێتی جیاوازدا بابەتی کەشوهەوا بژارەمێ ئاماژە بۆ بکەم ئەمڕۆ لە سنووری قەزای چەمچەماڵ چەند چالاکیێکی جۆراوجۆر ئەنجام ئەدرێن دیارە ئەگەرچی سەرۆکایەتی زانکۆی چەرمەوەی ڕاگەیان بەوەی لانەباری و دۆخی کەشوهەوا پشوو ڕاگەیان و بەڵام کاژمێرنەوە سینگناری تایبەتیانە بێ لەسەر بابەتی دەرونی بە ئامادەبوونی پسپۆڕانی ئەو بوارەوە کاژمێردا لە پەیمانگای نەرە جوانەکانی چەند سەماڵ پێشانگای شێوەکاری ساڵانی خۆیان ئەکەنەوە وار هەرم ڕۆ کاژمێر سێ لە ماڵباتی شاژن سیمینارێکی تایبەت ڕێکەخرێ لە ژێر ناونیشانی خراپەکارێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان و ئامێرەکانی پەیوەندیکردن بە ئامادەبوونی کەسانی پسپۆڕ و کەسانی ڕایۆژکاری یاسایی و توێژەری کۆمەڵایەتی و مامۆسایانی ئاینی دێمە بەلایەوە زیاتر لە وەختان ناگرمەگەری و قساتان نەبێت ڕزگار جەبار پامێرێنارتی لە چەمچەماڵ سوپاس